ئەوانەی برا لەو ساوبووە ناکوو داوای لێبوردنەکە مامۆستا ئێستاکە تەحەمل لەگەڵ لاک بامان لەسەر فیلمە هیندی و تورکیان یعنی بەڕاستی مامۆستا فیلمی هیندی لەو کەناڵانە لێ دەنبت لەناو مارت دەپەرسترێ یعنی چەندی داوایان لێ دەکەی تەماشای مەکەن ئەوەی مەکەن هەر سوبحان الله بەجێت ناکەن یعنی چ بکەین لەو حاڵەتانە والله برا چیەکەن برای شیرینم طبعا ئەو بەڵایەکی زۆر گەورەیە دایک و باوک سەیری فیلم کە کچەکە کوڕەکە بڵێ دایە لەخوا بترسە باوە لەخوا بترسە بەرەکەت لە ماڵمانە نەما ئاخە کورە قیامەت هەیە والله ئەوە گەورەترین بەڵایە تووشی هەر ماڵێ بێت یعنی ئێسا وای لێ هاتووە کچ و کوڕ نەسیحەتی دایک و باوکەکە کورە والله عیبە کورە تۆ باوکی بەڕێز دایکی بەڕێز بابەت تەمەنە کردووە ڕیشە سپی بووە سەر سپی بووە خوشکەکەم بديار فيلم والروح درتي عاقبة شربي قسما بالله عاقبة شربي والله من مات على شيء بعث عليه لسر شي بمري لسر أوزين وكريتوا كل بو خاطري خوا إما زوربتان دايكان وباوكان زوربتان إيوا لقراغي مرقان لقراغي قبران فيلمي هندي شي إسفاديكي بتوقعان دوا فيلمي مسلسلاتي تركي شي سود ونفعيكي بمجتمعي كردي قيان دوا تخوا تۆ شەرم لە خۆت ناکەی کچەکەت نەسیحەتت ئەکا واز ناهێنی کوڕەکەت نەسیحەتت ئەکا واز ناهێنی لەخوا بترسن دایک و باوک مەسئولیەتە قەسەمەن بیللا تا نەبوومە باوک نەمەزانی مەسئولیەتەکە هێندە گەورەیە تربێتدانی ئەو مناڵانە لەژێر دەستی تۆیایە تۆ ئەبێ هەوڵ دەی مناڵەکانت بکەی بە ئەهلی قورئان بیان کەی بە ئەهلی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چیت کردووە بۆ مناڵەکانت چیانت فێر کردووە باشە تۆ ڕازیت لە ماڵەکە تا کچ و کوڕێک دەست لە مل یەکتریەکەن و فاحیشە بە بەچاوی خۆتەوە لە ناوت لەسەر ئەو شاشەیە ئەنجام ئەدەن لەگەڵ یەکتریا و مناڵەکانیش سەیریکەن پاشانەوە چه غیرەتێکە تۆ ئەم شاشەیەت لە ماڵەوە داگیرسانووە هەرچی بێتە سەری سەیریەکەیت لەخوا بترسن واللهی بۆیە خەڵک بەرەکەت لە ماڵیان نەماوە ئەم هەموو فلیمە خزاوەتە ماڵەکانەوە هاتوۆتە ماڵەکانەوە واللهی یەقینتانە بێ مەلائیکەی ڕەحمە ڕوو ناکاتەوە ماڵانە من ئەزانم زۆربەی ماڵەکانتان پڕی لە کێشەیە هەر هەمووشی هۆکارەکەی گوناح واللهی هەتا دەست لە گۆرانی و لە فلیم و مرسەسەلاتی خراپ و گوناح بەرنەدەن واللهی خوا فەرەحی و ئارامی بۆ ماڵەکانتان نانێرێت سوێن بەخوا ئەوە نەیتر ماڵەکانتان فەزح بێت ئەوە نەیتر کێشەی خێزانەکانتان زۆر ئەبێت لەخوا بترسن واللهی شەرمە کچ بە دایک بڵێ دایە لەخوا بترسە واللهی شەرمە کوڕ بە باوک بڵێ باوە لەخوا بترسە ئەوە چی سەردەمێکە شتەکە عەکسەوە بووە بەداخەوە براکەم من لەو هیوادارم ئەو پەیامەیان پێ بگا و ڕیکۆردیکە و بڵێ دایە گیان گۆڕاگرە و باوە گیان گۆڕاگرە بارەکە الله فیک مامۆستا وەفیکە